لەگەڵتان بەردەوامە بین لە ئێستادا ئەبینین کار ئەکرێت و ئامادەکاریەکان چڕکراونەتەوە بۆی کە لە سێ ڕۆژی کۆتایی ئەم مانگەدا سێیەمین پێشانگای نێکستێپ بەڕێوە بچێت بۆی کە لە ڕێگەی ڕێکخستنی ئەم پێشانگایەوە زیاتر خزمەت بگەینرێت بە خوێندکاران چ ئەوانەی پۆلی دوانزەن چ ئەوانەی لە زانکۆن بۆ ئەوەی کە هەم ئەگەر پۆلی دوانزەن باشتر بتوانن بە بەرچاوڕوونێکی زیاترە بتوانن ئەو بەشەیەکەی شەڵا لە زانکۆ لە پەیمانگاوەرەگیرن بتوانن هەڵی بژێرن یاخود بۆ نمونە ئەگەر لە زانکۆن زۆر جار بێ هیوابن چۆن ئیشێ بدۆزنەوە دەستیان بگیرێت ئەم دەستگیریەوە چۆنە لەم پێشانگای یارمەتیان ئەدرێت جا بۆی کە زیاتر لەسەر ئەم پێشانگایە زانیاری وەربگرین بەڕێز پرۆفیسۆری یاریدەدەر دکتۆر شوان ئادەم ئەیڤەز ڕاوێژکاری ئەکادمی نێکستێپ لە لامان ئامادەیە بەڕێزیان زیاتر زانیاریمە پێشکەشەکەن دکتۆر گیان سڵاو لێبێ زۆر بەخێر دکتۆر ئەمە سێم پێشانگای شەڵاڕێکی ئەخەن پێمان بڵێیت من بە کورتی ئاماژەیەکم بۆ کرد بەڵام بێگومان بەڕێز زانیاری زیاترت لایە بۆی کە خوێندکارەکان بزانن چۆن لە ڕێگەم پێشانگاوە ئەتوان سوودمەند بن. زۆر سپاس. هەڵبەت ئێمە لە سێمین پێشانگای نێکستێپ یەکێک لەو سلۆگانانی کە هەمانە ئەڵێن وەرە بۆ نێکستێپ بۆ ئەوەی داهاتووی هەنگاوەکانت ڕوونتر ببینی. بۆچی واڵێن لەبەرەوەی لە نێکستێپ ئەم ساڵ خۆشبەختانە بە هاوبەشی استراتیژی وەزارەتی خوێندنی باڵا و توێژنەوەی زانستی سێم خولی پێشەنگاکە ڕێخرێ. ئەم پێشەنگایە دیارترین دیداری نیشتیمانیە لە سەرانسەری هەرێمی کوردستانە بۆ دەرچوانی دوانزەی ئامادەیی بۆ ئەوەی بێن لەوێ لە ڕێگەی مەڵبەندی ڕاوێژکاری نێکستێپ بۆ زانکۆلاین بتوانن ڕاوێژی وەرگرن لەسەر ئەو بەشە دڵخوازانەی کە خۆیان ئەیانەوێ هەڵبەت بە پێی ئەو نمرەیی هێناویانە بە پێی باری دارایی و دۆخی خێزانیان و بە پێی سنووری جوگرافیان ئەمانە ڕاوێژان لەگەڵاکرێ و دواتر ئەچنا کۆشکێکی دیکەمان لەوێ فۆرمی زانکۆلاین ڕاستەخۆچێتە سەر باڵێن ماڵپەڕی وەزارەتی خوێندنی باڵا کە لەوێ دۆمێنی زانکۆلاین هەیە بۆ بڕکردنەوەی فۆرمەکە هەر خوێندکارێک هەڵبەت یوزەرنیم و پازوەردی خۆی لە بەرەبەرایەتەکەی خۆی وەرگرتووە لە بەرەبەراتی پەروەردەیە لە قوتابخانەکەی لەوێ بە ئەکاونتەکەی خۆی ئەچێتە سەر فۆرمەکە دیسان شێوازی پڕکردنەوەی فۆرمەکەی پێپیشانەدرێ و بەپێی ئەو حەز و خولیا و نمرەیە کە ناوێتی هاوکاری ئەکرێت لەوەی کە فۆرمەکەی پڕ بکرێتەوە و چانسی ئەدرێتێ لەوەی کە هێشتا سەبمیتی نەکە واتە نەینێرێ بەڵکو بچێتەوە بۆ ماڵەوە لە ماڵەوە لەگەڵ خێزانەکەی دووبارە ڕاوێژ بکاتەوە دوجار خۆی سەبمیتی بکە. پرۆژەیەکی دیکە کە لە ناو نێکستێپە هەمانە پرۆژەی نیشتیمانی نێکستێپ بۆ سکۆڵەرشیپە واتە بۆ دەرچوانی دوانزەی ئامادەیی و بۆ دەرچوانی زانکۆ و پەیمانگاکان دەرچوانی دوانزە و ئامادەیی لەوەیە کە کۆلێژ و پەیمانگای دڵخوازی خۆیان بدۆزنەوە ئەگەر وەکۆڵێ پێوەرەکانی ئەو زانکۆیە یا ئەو پەیمانگایی کە سکۆڵەرشیپیان پێشکەشی نێکستێپ کردووە بەپی کرایتریاکانی ئەوان کە لەوێ وەرگیران ئەتوانن لەوێ بێبەرامبەر بخوێنن بە فۆڵ فەند واتە بە تەواوی تێچووی خوێندنی خۆیان. پرۆژەی سێمان مێزگردی ساڵانی نێکستێپ بۆ پەروەردە خوێندنی باڵایە کە لەگەڵ کەسانی بڕیار بەدەست و بڕیار دروستکەرانی کەرتی پەروەردە خوێندنی باڵا تاوتوێی دەرفەت و ئاڵنگاریەکانی پەروەردە خوێندنی باڵا لە هەرێمی کوردستانە ئاکەین دواتر بە هەمانگی ئۆفیسی هەمانگی و بە دووادارچوون لە ئەنجومەنی وەزیران ڕستێک ڕاستپاردە ئینتاجەکەین و لە سێم ڕۆژی پێشەنگاکەی ئەخوێنرێتەوە دەخلێتە بەردەستی ئەوان بۆی لە ماوەی ساڵێکە بە دووادارچوونی بۆ بکەن و بۆ نێکستێپی داهاتوو ئێمە ئەو هەنگاوانەی کە لە ساڵی ڕابردووە نراون و جێبەجێ کراون ئاشکرایانەکەین و ئەوانەشی کە جێبەجێ نەکراون هۆکاری جێبەجێ نەکردنەکەیان دووبارە ئاشکراکەین. واتە نێکستێپ ئەمساڵ بە سێ پرۆژەی گرنگ ئێتەوە مەیدان کە یەکەمیان وەکوتم مەڵبەندی ڕاوێژکاری نێکستێپە بۆ زانکۆلاین دووەمیان پرۆگرامی نیشتیمانی نێکستێپە بۆ سکۆڵەرشیپ و سێهەمیان مێزگردی ساڵانی نێکستێپە بۆ پەروەردە و خوێندنی باڵا. باشە من نەچمەوە سەر یەکەمیان دکتۆر بۆی کە ئێمە ئەم کارە ئەکەن بۆی کە بتوانن خوێندکار سوودمەند بێن بۆی کە خێزانەکان دوای پەشیمان نەبلەوەی کە خوێندکارەکانیان چەند ساڵە ئەخوێنێت دوجار ئەوە چارە نووسەکەی بوو بۆیە ئێوە دروشمەکەشتان جوانە بۆی داهاتی خۆت بزانی چییە و چیەکەی تو ئارەزۆکەی خۆت چییە بەدی بێنی. زۆر ساڵ ئەبینین دکتۆر
خوێنکارەکان ئەم فۆرمە پڕەکەنەوە زانکۆلای ئیتر لە هەر شوێنێ بە پرەپارێک بۆیان پڕەکەنەوە لەوانەیە ئەم چەند پێوەرە بزانن بەڵام لەوانێت وەزارەت خاڵ و پێوەری کەیدانابێ ئەمانە ئێوە تۆ چۆن چارەسەرتان کردو بۆ ئەوەی ئەم خوێنکارە من بۆ نمونە نمرەیەکم هەیە با حساب بکەم 75 هەیە یان بۆ لای ئێوەی بەڕێز من چی شوێنێک ئەتوانێت شمولم بکە چۆن ئەم فۆرمە پڕکەمەوە دوایی چۆن لەگەڵ خێزانەکەم گفتوگۆ بکەم بۆ بڕیاری لەسەر بە ئەم کێشەی کە لە ساڵانی ڕابردووە بوو ئەم ساڵەتوانن ئێوە چارەسەریکەن هەڵبەت دروستبوونی نێکستەپ خۆی هەر لەو دەردەوە دروست بووە کە بەشێکی زۆری دەرچوانی دوانزەی ئامادەیی دووچاری ئەمە لای خۆمان پێمان وتوە قورحەی معیدە تووشی قورحەی معیدە بوون لەبەرەوەی سترێسێکی زۆریان نەبوو تا چاوەڕێیان نەکرد کە زانکۆلاین ئیعلام کرێ و دواتە چاوەڕێ بکەن ئایا نمرەکەیان لە چ بەشێکە یەکێک دێتەوە و لەکوێ وەرەگیرێن ئەم مدەیە بەڕاستی زۆر بوو چونکە ئێوە ئەگەر ئاگادار بن پێشتر بەدەستی ئەعلان ئەکراوەتە زانکۆلاین نەبوو پرۆژەی زانکۆلاین یەکێکە لە پرۆژە نیشتیمانیەکانی با بڵێن وەزارەتی خوێندنی باڵا و توێژنەوەی زانستی کام ساڵ بە خۆشبەختانە بووە تا هاوبەشی استراتیژی نێکستێپ کە ئەوەش متمانە و بەرپرسارەتێکی گەورە ئەبەخشێ بە نێکستێپ ئێمە هەر لەو دەردەوە کە بەشێکی زۆر لە سنتەرە بازرگانیەکان یا هەندێکیان لە کەسوکار و لە کەسانی نزیکی دەچوانی دوانزەی ئامادەیی کە لە دڵسۆزیانەوە بۆ خوێنکارەکان هەندێک بەشیان بۆ پێشنیازەکردن کە ڕەنگە لەگەڵ خواست و ویستی خوێنکارەکەیان نەگونجێت یا لە ڕووی مادیەوە ئیمکانێتی نەبێ بۆ نمونە تۆ بەشێکی باڵە بژێری لە زانکۆکانی دۆک بەڵام ئەم قودرەتی مادی ئەوەی نییە بچێت لە داخلی بخوێنێ یا بچێتە دۆک یا کەسێکە خۆی لە دهۆکە تۆ بەشێکی زانکۆیەکی سلێمانی باڵە بژێری کە ڕەنگە قودرەتیەوەی نەبێت بێتەوێ ئێمە لە نێکستێپ چیمان کردووە بۆی پرۆسەکە ئاسان بێ ڕۆژی 28 و 29 ئەم مانگە ئەتوانێت بێتە کارگەی کولتور لە سلێمانی هەر ڕاستەخۆ کە داغەڵە بێ ئێمە هەڵبەت پێشوەختە فۆرمێکی ئۆنلاینمان پڵاو کردێتەوە بۆ ئەوی خۆیان تۆمار بکەن ئەگەر خۆی تۆمارکە باشترە لەبەرەوەی داتایەگێتە بەردەستی ئێمە و ئێمە زووتر ئەگەین بە کەسەکان هەڵبەت ئەوانشی کە لە دوورەدەستن ئەم ساڵ ئێمە کۆڵێ پرۆژەکەمان زۆر نیشتیمانی و زۆر بەرفراوانە پاسمان دابین کردووە بۆ سەرجەم دەرچوانی دوانزەی ئامادەیی لە هەر چوار پارێزگا و هەر چوار ئیدارە سەربەخۆکەی هەرێمی کوردستان واتە ئەگەر ئەو فۆرمە پڕکەنەوە ئێمە ئەتوانین ئاسانتر پێیان بگەین لەوێ و بە پاس بیانێنین بۆ ناو پێشانگاکە و بشیان بینەوە و خواردنی ڕۆژێکیشان لەسەر پێشانگاکە گەشتێکیشە بۆ خۆیانە ئێمامانەت هەمە ئاڵوگۆڕیش بکەن هەم سوودی ژوەربوون لە نێکستێپ هەڵبەت کەوتم ئێنە ناو کارگەی کولتور لە سلێمانی یەکەم شوێن کە بەری ئەکەون کۆشکی خۆتۆمارکردنەوە تا ڕجستریشن لەوێت تۆماریانەکەن ناویان ئیمێڵیان ژمارە تەلەفۆنیان کۆی نمرەکەیان ئەو بەشە زانستی ئەو باڵێن قوتابخانەی کە لی دەرچوون و ئەو پارێزگایی کە لێوەی هاتوون دواتر ئێن ئەچنە ناو هۆڵی پێشانگاکەوە لەوێ بە کۆشکی زانکۆ و پەیمانگاکان دەست پێیەکە کە هەر زانکۆ و پەیمانگایە کە لە نێکستێپ بەشدارە پڕوشەری خۆی هەیە کارمەندی خۆی هەیە تۆماری گشتی زانکۆکە هاتووەتە ئەوێ لەوێ خوێنکاران دەتوانێت یەک لەگەڵ زانکۆ و پەیمانگاکانە ڕاوێژ بکە بۆی بزانە کامیان بە سوودی ئەوە دواتر ئەگاتە ناوەڕاست کۆشکی مەڵبەندی ڕاوێژکاری نێکستێپ بۆ زانکۆلاین هەیە باشترین و پسپۆرترین کەسانی زانکۆی پۆلیتەکنیکی سلێمانیمان هێناوە بۆ ئەوی لەوێ ڕاوێژ لەگەڵ ئەوانە بکەن لەسەر ئاستی کۆنمرەکەیان و لەسەر ئاستی پارێزگاکەیان و لەسەر ئاستی حەز و کولیای خۆیان ڕاوێژ بکەن لەگەڵ خوێنکارەکانە و بەردەوام لەوە وەرکشۆپمان هەیە لە نوێی بەیانی تاوەکو شەشی ئێوارە بۆ ئەوی ڕاوێژ بن بە دەرچوانی دوانزەی ئامادەی دیسان بە کۆشکەکانی زانکۆ پەیمانگاکانە بەردەوام بە من تا ئەچێتە دەستی ئەو بەر لەو بەر فۆرمی زانکۆلاین هەیە ڕاستەخۆ ئەچێتە سەر لینکەکە لەوێ خوێنکارەکە خۆی واتە ئەچێتە سەر فۆرمەکە و بەشەکان دەستنیشانەکات و ئەگەر ویستی لێبێ هەڵیە بژێرێ وەڵام ئێمە لەژێر وەکۆڵە سەرپەرشتی و چاودێری وەزارەتی خوێندنی باڵا پێمان وایە زانکۆلاین یا دەستنیشانکردنی بەشی دڵخواز بەشێکە لە مافی تایبەتمەندێتی ژیانی تایبەتی هەر دەرچوویەکی دوانزەی ئامادەیی ئێمە ئیش بۆ ئەوەکەین کە داداخلی ئەم ئیشە نەکەین کە خۆمان بۆی پڕکەینەوە و بۆی بنێرین بەڵکو خۆی پڕیکاتەوە خۆی بینێرێ بەڵام ئێمە ڕاوێژی پێەکەین بۆی دوورکەوێتەوە لەو سنتەرە بازرگانیانەی کە جاران بوون بە مڵۆزم بۆ دەرچوانی دوانزەی ئامادەیی کە لیستێکیان لابوو بە پێم لیستە مجموعە بەشیان دەستنیشان کردبوو و هەر کەسێ چۆ لایەن وەکو ڕەچەتەی دکتۆر ئەمەیانەیە کە زۆر جا چارەنووسی خوێنکارەکەی ئەفەوتان ئەنجا ئەمە لەوێەوە ئەتوانێت با بڵێن ڕاوێژی وەربگرێت لەسەرەوەی لە چ زانکۆیەک لە چ پەیمانگایەک لە چ کۆلێژێک لە چ بەشێک
بۆ ئەو گونجاوە و ئێستا خۆشببختانە هەم پلانی وەزارەتەوە هەم پلانی نێکستێپیژەوەیە چۆن نێوەندە پەروەردەی و ئەکادمیەکان بە بازاڕی کاری هەرێمی کوردستانەوە ببەچینەوە ئێمە هەر لەوێ زۆربەی ئەو بەشانە کە بازاڕی کاری هەرێمی کوردستان ئەیخوازێ لە ئێستاە لێوە کراونەتەوە ینی ئەگەر مەبەستی بێ ڕاستەوخۆ دوای خوێندنەکەی بچێتە سەر ئیشێک هەندێک بەشی تایە یا هەندێک کۆلێژی تایە هەندێک زانکۆ و پەیمانگای تایە کار ڕاستەخۆ لەگەڵ ئەوە ئەنجا ئێمە ڕەچاوی هەم بارودۆخی دارایی و ئابووری دەرچوانی 12 ئامادەیمان کردووە هەڵبەت هەموو ئەم خزمەت گوزارانە لەلایەن نێکستێ بەوە بێبەرامبەر بۆ خوێندکاران دابین کراوە ڕەچاوی ئەومان کردووە کە مەسەرەن دەرچوویەکی 12 ئامادەی ڕەنگە باری داراییەکەی هێندە زۆر نەبێ نەتوانێت ئیدامە بە خوێندن با لە زانکۆیە بۆیە پەیمانگاکان هێن پەیمانگای تەکنیکی و پیشەیەکان هێن زانکۆ پۆلیتەکنیکیەکان هەن زانکۆ گشتیەکان هەن زانکۆ پزیشکیەکان هەن واتە ئێمە لەوەیە بەرچاوڕوونیەکی تەواوی ئەینە لەسەرەوەی ئەو نمرەی کە هێناوێتی چ بەشێک چ کۆلێژێک چ زانکۆیەک چ پەیمانگایەک وە لە چ سنوورێکی جوگرافیە بۆ ئەو باشە ئەتوانێت هەڵی بژێرێ زۆر باشە دکتۆر ئێوە ئەزمموی دوو پێشانگەی پێشووتان هەیە بێگومان هەندێک فیدباکتان وەرگرتوێتەوە هەندێک ئەنجامی ئەو خوێندکارانەتان پێگەشتووەتەوە کە لە لای ئێوە توانیویانە با بڵێن ئەم ڕێگە زانستی ژیانیان هەڵبژێرن و یەک لای بکەنەوە ئەوەندەی فیدباکەکانتان پێگەشتووە باس لە چی ئەکات؟ تەبان زۆر دڵخۆشن لەبەرەوەی نێکستەپ خۆی بۆ خۆی کولتورێکی تازەیە لە کوردستان ینی پێشتر نەبووە هاوشێوی نەبووە بەداخەوە هەندێک شوێن ئەیانەوێت لە ئاسایی نێکستێپ بکەنەوە وەڵام تێکی وە کوردەواری ئەڵەیە چاچی مەکە با خراپ نەبێت ئێمە کە پرۆژەکەمان دەست پێ کردووە بە دیدگایەکی گەورەتر و فراوانتر دەستمان پێ کردووە پێشتر بیری لێ بکراوەتەوە و هەڵسەنگێنراوە وەلایەنە باشی و خراپەکانی هەڵسەنگراوە بەشێک لەو ئیشەی ئێمە کردومانەیە بەشێک لەوەی کە خوێندکاران بڕوا هەبێت ئێمە ساڵی پار نزیکەی 256 قوتابخانەمان بانگێشتی ناو پێشانگای نێکستێپ کردووە 256 ئەم ساڵ پلانمان هەیە کە زیاتر بێ بە دوو خولی ڕابردوو نزیکەی 18,000 سەردانکەرمان هەبووە ینی دەرچوویەکی زۆری 12 ئامادەی هاتووە هەڵبەت لە دووخلەکەی پێشتووە ئێمە باڵێن لە ڕووی میدیایی و مارکتینگەوە کەمتر ئیشمان لەسەر کردووە ئەم ساڵ بە مبارمەچتر ئیشمان لەسەرەوە کردووە چۆن نێکستێپ بناسین بە هەموو دەرچوویەکی 12 ئامادەی وە پلانوان هەیە بچینە نێو هەموو ئامادەیەکان بۆ ئەوەی ئەوانش کە ئەم ساڵە چنە 12ەوە نێکستێپ بناسێن بۆ ئەوەی لە ئێستەوە ئامادەکاری بکەن بۆ ئەوی بێنە ناو نێکستێپ و لەوێەوە بڕیکەینەوە وە پلانی ئەومان هەیە ماڵپەڕێکی ئەلکترۆنیمان هەبێ هەموو ئەو زانیارە پێویستانەی بەرچاوڕوونانی کە هەیە بۆ دەرچوویەکی 12 ئامادەی لەوێ دابنین و هەموو ئەو مەرجوو پێوەرانی کە پێویستە بۆ ئەوانەی کە ئەیانەوێ سکۆڵەشیپ وەربگرن چ بۆ خوێندنی بەرایی چ بۆ خوێندنی باڵا لەوێ دای بنین و هەموو ئەو ڕاستپاردانی کە لە مێزگردی ساڵانی نێکستێپ دەرەچێت لەوێ بڵاوی بکەینەوە چاودێری بکەین و بە دوای دابچین بەشێک لە فیدباکی و خوێندکارانی کە هاتوۆتەوە بۆمان تەبەن ئێمە لە ڕووی مادیەوە ئیسفادەیەکی زۆر بە خوێندکارانەگەین بۆ نمونە تۆ ئەگەر دەرچوویەکی 12 ئامادەیی بتەوێ زانکۆیە گەڵبژێری هەر بە نمونە وەرە ناو سلێمانی لە ناو سلێمانیە نزیکەی دایان زانکۆ و دایان پەیمانگای حکومی و ناحکومی و پیشەیی و تەکنیکی هەیە تۆ ئەگەر هەر بتەوێت سەردانی ئەمانە بکەی بەس بۆ ئەوەی سۆراخ بکەی بزانی چ بەشێکیان هەیە چ کۆلێژێکیان هەیە نمرەکەی تۆ لەگەڵ کامیانە ئاگونجێ پێویستی بەوە هەیە چەندین تەکسی بگری واتە چەندین پارەی 6,000 و 5,000 و 10,000 بێت تاواکو بچی ئەم کۆلێژانە بەسەر بکەیتەوە کەمە بارگرانیەکە بۆ دەرچوانی 12 ئێمە هەموو ئەوانەمان کۆ کردوتۆ لێوێ واتە بە ئاسانی هێناومانەتە بەردەست و چێشمان هێناوە خەڵکی ئاساییمان نێناوە بەڵکو تۆماری گشتی زانکۆ پەیمانگاکەمان هێناوە کە زانیاری ڕاست و دروستیان لایە بۆی بیان بە خوێندکارەکان یەکێ لەو فیدباکانی کە هەمان بوو ساڵی پار هەندێک لە دەرچوانی 12 ئامادەیمان لە ئامادەیەکانی دەرەوەی سنووری سلێمانی هێنا بوو ینی دایک و باوکێک بە حەسرەتەوە بە گریانەوە وتی ئێوە نازانن چەنە خزمەتتان بە من کردووە کە ئەم ساڵ من ئەم کچەم ئەم کوڕم هێناوەتە ئێرە لێرە ڕاوێژ وەرەگرێ بۆ ئەوەی شوێنێکی باش هەڵبژێرێتەوە ینی ئەوە بە حەماس و بە گروتینەوە هاتوو و ئێمە لێرە بانگەوازەکەین بۆ هەموو دایک و باوکان بۆ هەموو قوتابخانەکان بۆ هەموو دەرچوانێکی 12 ئامادەی تکایە وەرن بۆ نێکستێپ بۆ ئەوەی داهاتووی هەنگاوەکانتان ڕوونتر ببینن بۆ ئەوەی بەلاڕێدا نەچن لەوەی کە
بەشێک هەڵبژێرن کە لەگەڵ حەز و ویست و هەتا بژێوی ژیانتانە نەگونچێ هەتا لەگەڵ بازاری کارە نەگونجێ ئێمە ئەبێ تۆزە واقعی بین تۆ بۆچی بەشێکی زانستی ئەخوێنی فیسەبیلەوەی دامت کا بژێویەک بۆ داهاتەکەت بێنێ من ئەگەر بەشێک 4 ساڵ 2 ساڵ 6 ساڵ پێوی خەریک بم بەڵام سبێنە لە ماڵەوە دانیشم بێ سەرچاوەیەکی بژێوی بەڕاستی ئەمە بڕیارێکی دروست نییە بێهیوابی و بگرە وردە واو لێ پەشیمان بیتەوە ئەسڵەن لە خوێندنی ئێستا بەداکەوە فیدباکێکی ناخۆشەیە لە کوردستانە ئەڵە من بۆچی بخوێنم ئەوە نییە فلانەکەس خوێندوویەتی و بەرزترین کۆلێژی تەواو کردەوە کەچی لە ماڵەوە نەتاین بۆ نەینە اینجا ئێمە مانەوێت زۆر شت ڕاستکەینەوە کولتوری ئەوەی کە هەر دەرچوویەکی 12 ئامادەی پێویستە دامەزرێ نەکە پێویست نییە دامەزرێ لە کەرتی حکومی بەڵکو ئێمە وای لەیەکین کە خۆی ببێتە سەرچاوی بژێوی خۆی پیشەیەک دامەزرێنێ خۆی ببێتە بڕیاردە لەوەی کە پیشەی هەبێ خەڵکی تر لای ئیشکا و پیشەی نوێ بدۆزێتەوە کاتە دکتۆر یارمەتیان ئەدەن لەم بارودۆخی کوردستانی خۆمان بتوانێت ڕێگەیەکی دروستی خوێندن هەڵبژێرە زۆر سپاس من ئەمەوێت تاکی لەسەرەوە بکەمەوە سێ دروشمی ئەم ساڵمان پەروەردەیەکی کواڵیتی بەرز و کارامەیەکانی هێزی کار لەگەڵ داهێنانەکانی ژێری دەستکردە چۆن سێ چەمکە لە کۆڕ و کۆبوونەوە و پانێڵ و وەرکشۆپ و کۆشکەکانمانە ئەمە ڕەنگەیەتەوە و چۆن بە خوێندکاران ئەگەین هەر بمێن خۆش بێ خۆشی بۆ هەڵە جوانە